لباجار ساقز إيراني مع مستوى قطابي مان قرتنا دكنو داخواز راوستاندنا إريش جهري دبستان كشادا دكن لهريما كردستان عراقي كارفدان تل لهم بر إريشا لسر فروخان السليمانية در دكاون وكاكين هلب جار زيل رمضاني وتورن مسلمانا دقرن دم باش وبخير هاتن برنامج كورت كونكشن جدگی امریکا لواشنطن. امر دوشەمە لە شاری سەقزی ئێران مانگرتنی بەرفراوان بە مەبەستی شەرمەزارکردنی هێرشی ژەهراویکردن و کیمیایی بۆ سەر قوتابیان بەڕێوەچوو. بە پێی هەواڵەکانی ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ لە زۆربەی قوتابخانەکانی شاری سەقز مامۆستایان و قوتابیان بایکۆتی پۆلەکانی خوێندنیان کرد و مانیان گرت. شەوی ڕابردووش خەڵکی شاری مەهاباد ناڕەزایەتی خۆیان لە سەر هێرشە مادە کیمیاییەکان بۆ سەر خوێندکاران دەربڕی و پاڵپشتی خۆیان بۆ ڕاوەستاندن و لێکۆڵینەوە لەسەر ئەم کارەیان نیشاندا. لە هەوڵێکی دیکەدا بۆ کۆنتڕۆلکردنی زیادبوونی ژمارەی ژنانی سەرپێچیکردن لە یاسای جلوبەرگی زۆرە ملی ئێران دەکەن، دەسەڵاتداران پشتڕاست دەکەن کە کامیرا لە شوێنە گشتیەکان و ڕێگاوبانەکاندا دادەنێن بۆ ناسینەوە و سزادانی ژنانی سەرپێچی ئەو یاسایانە دەکەن. پۆلیسی ئێران ڕۆژی شەممە ڕایگەیاند کاربەدەستانی ئێران کامیرە لە شوێنە گشتەکان دادەنێن بۆ ناسینەوە و سزادانی ئەو ژنانەی حیجابدانانێن. بەرپرسی پۆلیسی ئێران جەختی لەسەر گرتنەبەری ئەم ڕێوشوێنانیە کرد. بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ئامێری پێشکەوت و کەسەکە دەناسێتەوە. ئەو کچە ئاگادار دەکرێتەوە. دواتر ئەو کەسە بە بەڵگەنامەکانەوە بە سیستمی دادوەری دەناسێنرێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو پرسەدا. بەرپرسەکەی پۆلیس تەنانەت باسی لەوە کرد کە دوکان و بازارەکان نابێت بێڵن خانمان بێ حیجاب بێنە شوێنەکانیان. ئەو بازرگانانەی پابەندی یاسای حیجاب نابن سەرەتا ئاگادار دەکرێنەوە. پاشان ئاگاداری داخستنی کارەکانیان پێدەگات و دواتر شوێنەکانیان دادەخرێن. ئەم هۆشداریە هۆڵ و چێشتخانە و ناوەندە بازرگانیە گەورەکان دەگرێتەوە. پرسی حیجاب و بەڵاپۆشی خانمان بۆ تەبابەتێکی گەرم لە ئێران پاش بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە سیمانی سێ کە پیاوێک نیشان دەدات دوای بینینی دووژن بەبێ حیجاب کە چوونەتە ناو دوکانێکی شیرەمەنی ڕوبەڕوویان دەبێتەوە و قاپەماست بەسەری هەردووکیاندا دەکات. ئەو کارەوای کرد خاوەندوکانی شیرەمەنی و کەسانی دیکەی ناو دوکانەکە ڕوبەڕووی پیاوەکە ببنەوە. ئەمڕۆ داوا مشتومڕەکانی کۆمەڵگای ئێرانی لەسەر حیجاب پۆشین زیندوو کردەوە. اینطوری نیستش که برداری ناتوانیت ماز بکەی بەسەری ژنێکدا و وابیر بکەیتەوە کە شتێکی گەورەت کردووە وایە تا ئەوەی کەسێک بە ئاراستەیەکی دروستدا ڕێنیمایی بکەیت. ئەوە پەیوەندی بە کەسەکە خۆیەتی، ئەو ویستویەتی بەو شێوەیە جلوبەرگ بپۆشێت و بە ویستی خۆی جلەکانی لەبەر کردووە. ئەوە کاروباری هیچ کەسێکی تر نییە. ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانیش لە ڕۆژی چوارشەممەی چواریمانی چواردا بە فەرمی باسی لەو پرسە کرد. پرسی حیجاب بەربەستی یاسایی شریعەت نییە، سنووردارکردنی حکوومەت نییە، یاسایی و ئاینیە، لابردنی حیجاب لە شریعەتدا قەدەغەیە. بەپێی یاسای شریعەتی ئیسلامی ئێران کە دوایی شۆڕشی 1970 سەپێنراوە ژنان ناچار کراون باڵا پۆش بن، سەرپێچی کاران ڕوبەڕووی سەرزەنشکردنی گشتی غەرامەکردن و یان دەستگیرکردن بوونەتەوە. شایان پاشا، دڵنی ئەمریکا، واشنگتن. هاوکاتی ڕاگەاندنی هەواڵی هێرشی ژەهراویکردن بۆ سەر قوتابیان بەرپرسانی پۆلیسی ئێران ڕادەگەینن کە بە کەڵکوەرگرتن لە کەرەستە پێشکەوتووی تەکنۆلۆژیا دەسەڵاتداران دەتوانن ئەو ژنانەی حیجابیان لەبەر ناکەن دەستنیشانکەن و بیان بەنە پێش دادگاکان. بۆ بەدواچوون بەسەر ئەم هەموو پێشاتەدا لە ئێران کورت کۆنێکشن میوانداری خانم ژیلا مستەجر ئەندامی ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ دەکات. ژیلا خانم ئەم کاتت باش بەچی دەست پێ بکەین؟ بە پەیامی ئەوەی کە ئەمڕۆ لە سەقز مانگرتن بووە دژی بابەتی ژەهراویکردنی کچان یانش ئەو بابەتی کە لە ئارادایە بۆ دانانی کامێرەکان. فەرموو. سڵاو ڕێز بۆ ئێوە سپاس بۆ میوانداریتان. لە ڕاستیە بابەتەکان ئەوەندە زۆرن و ئەوەندە ڕووداوەکان
دڵتەزێنن لە ئێران زۆر زەحمەتە لە میدیا بتوانی ورد بینەوە لەسەر هەر کامێکیانەوە بەباشی و تەسەلی قسەی لەسەر بکەین. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە ئێستا بۆ هەمووان گرنگترە پارێزراوی گیانی ئەو منداڵە قوتابیانەیە کە دەچنە قوتابخانەوە دوای دەستپێکی سەری ساڵی تازە لە ئێران منداڵەکان دەچنەوە قوتابخانە گیانیان بەڕاستی کەوتووەتە مەترسیەوە هەروە کە دەزانن بینەرانیشتان دەوانەیە ئاگادار بن لە 4 مانگ لەوە پێشەوە هێرشە کیمیاییەکان بۆ سەر قوتابخانەی کچان بە تایبەتی تر دەستی پێکردووەوە تا ئێستا کچانێکی زۆر بەپێی ئەو ئامارانەی کە خودی جمهوری ئیسلامی بڵاوی کردووەتەوە زیاتر لە 13,000 کەس لە کچانی قوتابی ژەهراوی بوون و سەردانی نەخۆشخانەکانیان کردووە و ئێمە بەپێی ئەزمون دەزانین کە ئەم ئامارانە کە جمهوری ئیسلامی بڵاوی دەکاتەوە زۆر کەمترە لە ئامارە ڕاستەقینەکان و هەمیشە جمهوری ئیسلامی هەوڵی داوە کە ئامارە ڕاستەقینەکە بڵاو نەکاتەوە بە دڵنیاییەوە ئامارەکان زۆر زیاترن و شارەکان زیاترن وانەیە کە هێرش دەکرێتە سەریان و دوێنێ ئێمە ڕامانگەیاند وەکو ڕێکخراوی هەنگاو کە یەکێک لەو منداڵانە کە ژەهراوی کراوە و زیاتر لە 20 ڕۆژ لە نەخۆشخانە ماوەتەوە بەداخەوە گیانی لە دەستداوە. بەداخەوە ژیلا خانم سەرچاوی ئەم کارە کەس باسی کردووە کەس لێکوڵینەوە دەکاتن کەس دەزانی چییە؟ لە ڕاستیە ئەوەی کە زیاترین نیگەرانی دروست کردووە لەلایەن بنەماڵەکانەوە بووە هۆی ئەوەی کە دوێنێ لە شاری سەقز ئەو گرژیە ڕوو بداوە بنەماڵەکان بچنە پێش قوتابخانەکان و بەرەنگاری هێزە ئەمنیەکان ببنەوە ئەوەیە کە تا دوای زیاتر لە 4 مانگ لەم ڕووداوە تێدەپەڕێ هیچ ناوەندێکی جمهوری ئیسلامی حکوومەتی جمهوری ئیسلامی بە دوواداچوون بۆ ئەم کەیسە ناکاوە ئەوانەی کە کاربەدەستن بەردەوام ئەم ڕووداوانیان ڕەت کردووەتەوە ئەڵێن شتی وا نییە و ڕادەگەێنن کە مناڵانە سترسیان هەیە ئەم منداڵانە خۆیان کاری وا دەکەن و ڕووداوەکان بە دوور دەخەنەوە لە ڕاستیە لەو لایشەوە هیچ ناوەندێکی حکومی بە دوواداچوون بۆ ڕاستی بابەتەکە ناکا و ئەم بابەتە هەروە ماوەتەوە بنەماڵەکان نیگەرانن لە گیانی منداڵەکانیان و نایشتوانن منداڵەکان نەنێرنەوە بەر قوتابخانە بۆ یعنی ئەگەر یەکێک مناڵەکەی خۆی نەنێرتە قوتابخانە چی لێ دەکەن ینی چی دەبێ؟ وآخر يعني ئەم بنەماڵی ناتوانێت بەرپرسیارەتی نەخوێندنی ئەم منداڵە بگرێتە ئەستۆ ینی بڕیاردان بۆ بنەماڵەکان بەڕاستی زۆر زەحمەتە ئەرکی ئەم بنەماڵاوەیە کە ئەم منداڵە بنێرێتەوە بەرخوێندن و ئەرکی حکوومەتیش ئەوەیە کە ئەم منداڵە لە تا ئەو کاتی لە چوارچێوەی قوتابخانەکەی ئەمنیەتی پارێزرا و بێگیانی پارێزرا مەبەستی ئەو لایەنەش مەبەستی ئەو لایەنەش کە ئەو کارە دەکەن ئەوەیە کە کچەکان نەچنە خوێندنگا. بەڵێن کچەکان بترسێن و پێش بەم شۆڕشە ژنانەیە بگیرێ کە لە چوارچێوەی ئێران و لە کوردستان دەستی پێکردووە و داوای ماف و ئازادیەکانی ژنان دەکات. ژیلا خان دەمیست باسی بابەتی دانانی کامرە لە شوێنە گشتیەکان بۆ چاودێریکردنی ئەو خانمانەی کە حیجابی زۆرەمەلی دانانین. یعنی ئەمە چ پەیامێکە؟ پەیامی ئەوەیە کە حکوومەتی تاران ئێستا کۆنتترۆلی وەزعەکە دەکاتن و ئیتر شۆڕەشی ژینە ئەمینی هەڕەشە نیە لەسەریان؟ لە ڕاستیە لە ماوەی 44 ساڵی ڕابردووە بەردەوام زەخت و گوشار لەسەر ژنان هەبووە بۆ سەرەتایی دەستبەرکردنی سەرەتاییترین مافەکانیان یەک لەوان هەڵبژاردننی حجاب بە شێوەی دڵخوازی خۆیانە و جمهوری ئیسلامی بەردەوام دژایەتی ئەم مافەی کردووە و ژنان قوربانیەکی زۆریان داوە تا ئێستا ئەم مافە دەستەبەر نەبووە لە ئێرانە بە دەستپێکی شۆڕشی ژینا و بە دەستپێکی دروشمی ژن ژیان ئازادی کە سەرەتاکان وا باز دەکرا کە بەهۆی ئەو گرژیانەی کە گەشتی ئێرشاد دروستی کردووە ژنان دەیان هەوێ مافی حجابی خۆیان وەربگرنەوە و دواتر ئەم شۆڕشە پەرەیسەند و داخوازی زۆری کۆمەلگای لە خۆی گرت بەڵام جمهوری ئیسلامی هەروەکە دیارە بە سەرکوتێکی زۆر بە تایبەت سەرکوتی ژنان دەیهەوێ کە ئەم شۆڕشە سەر نەگرێ و ژنان بنێرێتەوە ناو ماڵی خوان و هەر ئەم هێرشە کیمیایانەش ڕێک لەو چوارچێوەی دەیهەوێ بڵێ ئێوە ئەوەی کە هەیە ئەوەی کە جمهوری ئیسلامی پێتان دەدا ئەوەی کە ئیزن دەدا بژین بۆتان کافیە و داوای زیاتر لە ئەم مافانە مەکەن بەڵام ئێمە دەبینیم بەو هەموو سەرکوتەیشەوە ژنان لە چوارچێوەی جمهوری ئیسلامی چوارچێوەی ئێران بەردەوامن لە خۆپیشاندان بەردەوامن لە چالاکی و بەردەوامن لە داواکردنی مافەکانی خۆیان حتا ئەگەر بە قیمەتی گیانیشیان تەواو بێت. بەڵام دیسان ئەوە ئاماژەیەکە کە خەڵکانێک ئەگەر سەرپێچی ئەم یاسانە بکاتن زیندانی دەکرێن یان بەرەو ڕووی
دادگاکان و تونتیژی دەبن یعنی ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە خەڵکەکە بترسن یان بەتایبەت خانمان و پاشکەش بن لەوەی کە دەستیان پێکرد و بە شۆڕەشەکە و ئەوەی حیجابیان داناوە. لە ڕاستیدا ئەگەر بمان هەیە وردبینانە سەیری ئەم مێژووی سەرکوتی لە جمهوری ئیسلامی بکەین بۆمان دەردەکەوێت کە پێشتر سەرکوتەکانی جمهوری ئیسلامی ڕێگرەکان سەختگیریەکان تونند و تیژیەکانی جمهوری ئیسلامی لەوانەیە بوو بێتە هۆی ئەوەی کە پاشگەز بوو بێتنەوە ژنان یا هەر چینێک لە کۆمەڵگا لە داخوازیەکانیان و ئەنگاوێک هاتبێتنە دواوە. ئێستا ئیدی شتەکە بە پێچەوانەیە ئێمە دەبینین ڕۆژانە لەگەڵ هەموو ئەو سەرکوتەکە لە جمهوری ئیسلامی هەیە ژنان زۆر زیاتر دێنە ناو شەقامەکان زۆر زیاتر سوورە لەسەر داخوازیەکانیان. خانم ژیلا مستەجر ئەندامی ڕێکخراوی هەنگاو بۆ مەفەکانی مرۆڤ زۆر سوپاسی جناب دەکەین. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. هێرشەکەی پێش چەند ڕۆژێک بۆ سەر فرۆخانەی سلێمانی کاردانەوەی توندی لێکەوتوتەوە. حکوومەتی ناوەندی عێراق تیمێکی ئاسایشی نیشتیمانی ناردووە شاری سلێمانی و داوای لێکۆڵینەوە دەکاتن. پەیامی دەنگی ئەمریکا دەرشاد ئەنوەر ئەم ڕاپۆرتەی ناردووە. هێرشەکەی تورکیا بۆ سەر فڕۆکەخانەی سلێمانی و داخستنی ئاسمانی وڵاتەکەی بەڕووی سلێمانیدا کاردانەوەی ناوخۆیی و نێودەوڵەتی لێ دەکەوێتەوە. هەندێک لە چاودێران پێیان وایە هێرشەکان دەرەنجامی نزیکبوونەوەی وڵاتانی هەرێمایەتیە لە یەکتری و دژی کورد یەکیان گرتووە. خەریکە ئێستا نزیکبوونەوە لە نێوان تورکیا و ئێران و سووریاش دروستە بێ و ئێستا تورکیا زۆر محاولەیەوە کە لەگەڵ بەشار ئەسەد ئاشتی بکە و ئەگەر ئاشتی بکات بەدڵنیاییەوە کێشەی کورد لە ڕۆژاواش یەکێکە بێت لەو بابەتانەی کە لەسەر مێزی گفتوگۆ دانوستانی لەسەرەکرێ و مساومێن لەسەرەکرێ. چاودێران هێرشەکانی تورکیا و داخستنی گەشتەکانی تورکیا بۆ تووڕەیی ئەو وڵاتە لە هەمانگی نێوان یەکێتی نیشتیمانی و هێزەکانی سووریای دیموکرات دەگێڕنەوە. تورکیا لە چەند شتێک تووڕێ لە سلێمانی و یەکێ لەوانە پێی وایە سلێمانی زۆر نزیک بۆتەوە لە حەشدی شعبی و نزیک بۆتەوانێت لە هێزەکانی سووریای دیموکراتی و پێی وایە هێزەکانی پەکە لەم سنوورە بە ئازادانە کار دەکەن کە ئەمە بەشێکی ڕاز نییە تاکو دوێنێ پێرش گوشار لەسەر چالاکوانی پەکەوان لە سلێمانیەوە گرتن و لێپرسینۆشیان لەگەڵا کراوە. حکوومەتی عێراق تیمێکی ئەمنی ڕەوانەی سلێمانی کرد بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکەی تورکیا، بەڵام پەرلەمانتارانی عێراق پێیان وایە عێراق هیچی بەرامبەر تورکیا پێ ناکرێ. بەداخەوە عێراق هەڵوێستی لاوازە لە بەرامبەر تورکیا و تا ئێستا بەرگری لە خاک و ئاسمانی خۆی پێ ناکرێ. فشارەکانی تورکیا بۆ سەر سلێمانی لە کاتێکدایە هێزە کوردیەکانی هەرێمی کوردستان نێوانیان خراپە. ئەمەش ئاستەنگی بۆ هەڵوێست دەربڕینی هاوبەش و پێکەوە بەرەنگاربوونەوەی فشارەکان دروست کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. هێرشەکەی تورکیا بۆ سەر فڕۆخانەی سلێمانی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی خراپتر کردووە. لە ئێستاشدا شەڕی میدیای لە دژی یەکتر بەڕێوە دەبن. یەکێتی هێزێکی ئەمنی ناوخۆ بە هاوکاری تورکیا لە هێرشەکەی سلێمانی تۆمەتبار دەکاتن کە مەبەستی پارتیە و پارتیش هاوکاریەکانی یەکێتی بۆ ڕۆژئاوا و پەکێکێ بە دژایەتی خۆی دەزانێتن. چاودرانش ئاڵۆزیەکان بە مەترسی بۆ هەرێمی کوردستان دەزانن. پەیامی دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی بۆ چۆنی چەند لایەنی وەرگرتووە. هێرشەکەی تورکیا بۆ سەر فڕۆکەخانەی سلێمانی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی گەڕاندەوە خاڵی سفر. هەرچەندە لە ئاستی ناوخۆ هاوسۆزیەکی گشتی دروست بووە و لە ئاستی سیاسی لایەنەکان و چاودێران بە یەکەوە دژی ئەم لەشکرکێشیە وەستاونەتەوە، بەڵام یەکێتی و پارتی بە یەکجاری لە یەک دوورخستەوە. ئەو هەڵوێستانەی ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە حیزبی باڵا دەستە و ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ
هێزەکانی سووریای دیموکرات و هاوکاریەکانی بۆ کوردانی ڕۆژاوە ئەمە هۆکاری ئەساسی بووە و لایەنێکی ناوخۆی و کە هێزێکی ئەمنی بە پێی زانیاری هەواڵگریەکانیان لەگەڵ میتی تورکی و لەگەڵ دەوڵەتی تورکیا گەشتونەتە ئەو بڕیارەی کەەوە سلێمانی بخەنە ژێر گەمارۆ. یەکێتی لایەنێکی ئەمنی ناوخۆی تەخوین دەکا بەوەی هۆکار بووە بە پێدانی زانیاری بە تورکیا کە ئاماژەیە بۆ پارتی هەرچی پارتی دیموکراتی کوردستانی شەپەی وایە یەکێتی لە ڕێگەی پشتیوانی پەکەکەوە کەوتونەتە دژایەتی پارتی. هێرشێکی ناڕەوا و تۆمەت بەخشینەوەیان دەست پێ کرد بەرامبەر بە پارتی ئەو کاردانەوەی لێکەوتەوە هۆکارەکەی ئەوە بوو یەکێتی بینی زۆر خۆشە لەگەڵ لایەنە کوردستانەکانی گەرمە بەسێ پەکەکە و هەسەدەوەوانە بێ مەسەلە بینخۆشی ئەو بینخۆشیە لەسەر ئەساسی بیر و باوەڕی کوردایەتی و نیشتیمانی نییە لەسەر دوو ئەساسەکە من دوێنێ وتارێکم بڵاو کردوتەوە ئەو دوو ئەساسی تایە یەکیان بریتیە لە دوژمنی مشترک یعنی کە ئێمە این پارتیە دوو مەسەلەی بازرگانی. چاودێران پێیان وایە تا نێوان یەکێتی و پارتی هاوشێوەی ئێستا خراپ بێت دۆخەکە لەبارترە بۆ دەستوەردانی وڵاتانی ئیقلیمی. ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە بە تایبەتی ناکۆشی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ڕەنگی داوەتەوە لە چۆنیەتی مامەڵەکردنی تیمەکانیان لە ناو حکومەت لەگەڵ یەکترە ئەمە زیانێکی ئێجگار گەورەی داوە لە ئەزمونونەکە بەگشتی دووەم لە کارکردن بە شێوازی یەکتیمی لە حکومەتە دەسەڵاتی جێبەجێکردن. هەرچەندە ئەمە چەندەمین جارە تورکیا سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان پێشێل دەکات و بەو هۆیشەوە چەند هاوڵاتیەکی هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە بەڵام بە ئەندازەی هێرشەکەی ئەم جارە کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی بە دوای خۆیدا نەهێناوە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. ئەگەرچی ڕایەدارن بەڕەوانی لە تورکیا دەبێژن ئەو نەئاگاهداری وێ ئێریشا لە نێزیک فڕۆخانە نفرەتەوەیە سلێمانیەنە لێ بەغدا بانگ لە ئەنکەرێ دەکە هەتا داخوازە لێبوورینی بکە و وێ دژبوونکاریە لەسەر عەردی عێراقی ڕاوەستینە ئەف پێشات چەندێ دێ پەیوەندیەن سستین بەغدا و ئەنکەرێ سستر بکن و چەندێ دێ کاریگەریە بکە سەر پەیوەندیەن خراپێن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتیان نیشتیمانی کوردستان و تێکڕایە و هەوای سیاسی و ئاسایشیژی لە هەرێمێ سامی ڕێکانی لێ کۆلەر و مامۆستای زانکۆی ئادۆکێ بە مەڕەیە ڕاستە و خۆش بۆ بەرسبابان چەند پرسین ماکاک سامی دەم باش سپاس بۆ دەمێ و مدەخواست ژ پەیوەندیون تورکیا و عێراقی دەست پێ بکەن چەندی ئەف ئێریشا لەسەر فڕۆخان و جێکی سڤیل بووی وێ کاریگەریە خراپ هەبە لەسەر پەیوەندیێنمان هەردوو وڵاتان. دەستپێکی سڵاوبۆتە و کەناڵە هەوەر هەموو بوو بینەرە هێژا دەستپێکی پێدەبیان بزانین قۆناغ بۆ قۆناغێ شێوەی هەڤرکیە ئەقلیمی تایبەت سەر واقع عێراقی پشتی 2003 تایبەت دەکەم بەرەخدەی مابەینە جەبهێ تورکی و ئیرانی یعنی ئەف منتەقە تایبەت گەلک گرنگی عێراقی چ بۆ تورکی چ بۆ ئیرانی گرنگیە گەلەکە مازنە استراتیژیەت منتەقەدا چ سەر ئاستی هەڤرکیە دووەلی هەردوو قووەت بهێزن سەر ئاستی منتەقەدا کۆ پەتەتێنە پێش چ سەر ئاستی ئەقلیمیدا مابەینەوە خۆدا کۆمێژووە کە هەڤرکی و هەڤدژین منتەقەدا هەیە عێراق بەتە هەمی گەوەتکەبندەوەی و سووریا بووە جهەکی ئەکو بێژن یعنی توشەی بێژێت ئەف منتەقە چێ بشێتن ژێدیر کە چێشوە بیتن احتیمالە کارێوەت منتەقەدا زەحەیە بیتن هەر گاواژی ئەو یە هەشیار سەر منتەقە هەبیت سەر عێراقی و سووریا احتیمالە پەتر دێ ئێمەنیە پاشە ڕۆژە خۆ دێ پارێجیتن ئەف چەندە یعنی قۆناغ بە قۆناغێدا هەشکەبن حتى vێگەوێ ئەبەیە بەردەوامە بەربێ چەندێ دیتا من دوێ قۆناغا vێگەوێدا هەندێک نێزی بوون هەبوونە مابەینە ئیرانی و تورکی سەر هەندێک مەشروعەکێ پێی بەگیرێدا وەکی سەر جەبهەی رووسی شولکەن و ئەف هەڤرکیا چێ بوو بێ منتەقەیەوە و جەبهەیە ئۆروپی ئەمریکا سەپەرشایەتکردن یعنی حتى ڕادەکێ هەندێک نێژی بوون هەندێک خاڵادا نێژیکەیەکن تایبەت مەشروعێ چوانی سەردەریە گەل سووریا و گەل عێراقێ يعني حتى حدەکێ يعني ڕێکەوتینە بەس هەندێک خاڵێت دیە مەسەلە سیاسی ئەم بژن جانبێت ئەمنی جانبێت نفوذی منطقەدا هەیەکی شوات بێتن هەر خاڵەکە هەبیتم کاربینی کۆپەتر جێخۆ بکەتن و ئاژی بکەتە وەرەقەی بۆ دانوستاندن و مفاوضات الگەرێ بەلبێ چەندێ دیدنا من عێراقی خۆشی هەڤرکە کو بەرەف قۆناغەکە دیت چوویە هەر چەندە هەڤرکی وێ دیمایە تایبەت سکاڵا دەست بە ئان دەست دا ئینانە مەسەلە وزێ ئەبە کاریگەرێکە مازن سەر واقعی تورکی کردە کو هەڤرکە
بويا خالك زعيبون برانبري بهزبون إيراني ومشروعية منطقة دا أو جهات أمريكا كي فاركنت مثلا وزي منطقة دا سر لعبة أوروبي وروسي شول بربي چندی دیدنامن به دیمای پیش کندک آلوزی هبونه بس همان وقت داجی طمعیه که ترکی هيا همان وقت جي عراقي جي هيا مثلا هنار دكنا نفطي وشواز رواستاندري وسكان المحكمة بێگومان کاکسامی هەردووان پێتیV بیەک هەیە من دەخواست سژبابەتی پەیوەندیان وڵاتان بچمە پەیوەندیان هێزین هەرێمی تایبەتجی پارتی و یەکێتی هەڵویستن جودا جودا هەبوون لە هەمبەروێ ئێریشا لە نێزیک فرۆخانە سلێمانی هاتیکردن گەشتیە ڕادەیە کو یەک و دوو تاوان بارژی دیکن یعنی ئەڤە دێ چەندێ خراپبتن لەسەر ڕەوشا گشتیە هەرێمێ يعني بتبيهم هردو حالاتها ام دراسه بكم تقريبا شيء تشابه كم شين بيجن وكي هذيك هي چسر آسته هرم کردستان گل بغداد و چک بستن ما بین هر دو پارتی سرکی باعتبار بغداد و هلویستی توی قناغ چه گل ایرانه چه مثلا تدخلات ترکی دبینی موقف شوازی هفت ایران و ترکی رنگ بدان سر واقع ما بین علاقه پیوندی ما بین هرم کردستان بغداد که همان دم داجی گل پیوندی مادام برا پارتی و ایکتیجی باعتبار هر دو تصالات سرکی نپیتی هم بزنن کل هر النقطه دا پشتی شری براکوژی ازمون هرب کردستان دابش بویا بسر دو اداره وک واقع بلا وک رسمی پیک بینه بس واقع که اتفاقی چه بویا و اف هل فنگاندنا يعني اف كومبيجن بالانسا الراجلتيه اتوقع ده هيك تحكم في منطقه ده خودها كتو همي قواجي شوازي هبركيه غورني سر منطقه اقليمي تايبان مثلا تركيا ومثلا ايران وتاثيرات سر عراقي همي قوات تاثير پیوندی پارتی و اکادجی کتن بلکه چندی دیدنام تایبت و قناغه دیمایی بر شوازی هفرکیه و سعی گورینا هزه ما بین شوازی دا صلات الحرم کردستان ما بین پارتی و اکادی تایبت و قناغه دا برد گورین و چیتن بلکه چندی دیدنام واقع اقلیمی نهاری که حرمان وقت داجی بغداجی یعنی وناكت اف شواب وغورين كبيتي تايبت امريكا ايكتي زعيب ويد قناغ دي ما هي دا بشتي تايبت مام جلا خرج شوي كارير يكم ما مدفع بحث كارفدانا خلقي هرمي بكما ديد دوي السليمانيه خوبشاندانك بول سروي ايريشي دهوكي وجي باريزغي دي تشتي وصل نبويا لي من دخواز بزان من جوا يعني كارفدانا خلقي بو فينا حتى يا نيا راغ هانديكو بخو بيشاندانا يعني تشتين ديجي تشاوا دبيني يا قرتشكو اردا ما ايري شكل سر دفارك الجيكي بيكن خلقي يا قرتي دبا السيرفي تشاوا نعم بس وك استدنا خوي وك جبلي كان بيجن حزب ولا ينقرت واو كار إينانا إعلام هذا الشيء وتشتكي يعني هذا واضحة وهبرك ما بين بارتي وإكتي دا السل هرم كردستان طيبة إيران وطيبة بتنجيكي سليمانية وبتر علاقات وهمان وقت السل قضايا كرديجي بتر خونجيكي مثلا كان بيني باكيكي وقصد وتشتغل بس بالمقابل ده بيني بارتي هما شوازكي دي قال همان حزبت أودي ما لشكري روجي هيو او فتح علاقات ديالو هيو فتح نيزيكي تركي يعني بدا باجبونا يا بردوام بس وك خلكي هرم كردستان ديتنامن ابيجي داباجبونا كي حتى رادكي بس همان وقت دجي هميت زانن والوي قناعتنا كو تركيا تش ايران هل كان نفس مشروع في كل هيك ازمونه هرم كردستان يعني نمينيدن يعني مثلا نبس وتركيا ونبس بو ايران چنكو بلي بيغوفي كار إينانا إعلامي دبيني بولانة كيف سلف إيراني بوقت أحداث بلي بيغوفي إيران تدخل وطباران كنا هرم كردستان كي دبيني بتر لاني أنكو بيجن برا ديمقراطي في منطقة بارتي يعني بتر يعني يهبوا برو باجي رخي بتر دم هند درفدي دما سامي ريكاني ليكولر وما مستعد زامكو عدوكي بمرة براستخو قال سباس برنامج حفترنج برنامج كنري يا بشي كردي لدنجي أمريكاي از لقمان أحمد هر دو حفتي جاركي وتبمقركي ناف أختي چاندو ونرا رنكي بمرنة
لترکیه بۆ هەڵبژارتنین چاردەی گوڵانی دەمە کورت مایە و لە گۆرە ڕاپرسینە ئارتی بیرێ دەنگین پارتیا داد و پێشڤەچۆنی AKP کو پارتیا دەسەڵاتدارە ji 42 داکەتیە 31 دەنگان لەگەڵ دوورکەتنا دەنگدەرانژی هەژمارەکە زێدەیە سیاسەتوانانژی یەن AKP هەلبەت ڤەقەتیانە و دەربازی پارتیên dî dibin endamên berî yên AKP ku niha endamên devê ne ji dengê Amerîka re ji pemnîrê dengê Amerîka re Arif Aslan re behsî sedemên vê guhartinê dikin. Li gor rapirsîna Artibîrê dengên Partiya Dad û Pêşvebirinê AKP ku Partiya Desthilat e ji 42 daketiye heya 31 dengan. Her wiha hejmarek siyasetmevanên AKP jî derbazê partiyên dîn bûne. Li wanê me ji endamên AKP'yên berê ku nihe endamên Partiya Pêşketin û Demokrasiyê Devayê ne pirsî gele wan çima dest ji AKP berdaye. Sê çar donema xaş çû li feqet piştîyekê politika xwe jî xira kir, siyaseta xwe jî xira kir, ekonomiya xwe jî xira kir, zaten adalet tune. AKP wextî hatî zimanekî pişirîn, zimanekî berhevdayî hat. Piştê wî tevaliya hindê partiya kir. Ev jî ji bölga me re, ji miletê me re ji wijdanî olarak êdî qebûlkirin nehadê bû. Yani me neçend qebûlkin wî. Çünkü her çi jî bi em kî derêjî siyaset bitê bikin, em Kurdin. Deva di nehê adara 2020 da bi pêşengiya Alî Babacan ku berê wezîrê hikûmeta AKP bû hatibû damezrandin. Serokkoman Recep Tayyip Erdogan ve çaxê ji bo Babacan û siyasetmevanên ji AKP dûrketî re gotibû ku mafê wê yê parçekirina ummetê tune ye. Erdogan her wiha gotibû ku di hevaltiyan wan da dozberdan tune ye li vir xizmetkirina heya dawiyê heye. Kimin arkasına saklanırsa saklansınlar. Di hilbijartinên boriyên bajarvaniyên da taşkiran û eser ji AKP bo meclisên bajarvaniya Qelqeliyê û İpekoliya Wanê hatibûn bijartin. Lê hikûmeta AKP di 2019 da bi îddia endamtî û alîkariya terorê li gel van her du bajarvaniyan destana bû ser 48 bajarvaniyên HDP. Li gel diyarkirina Qayyûman meclisên bajarvaniyan jî batal bûbûn û endamên meclisê yên AKP jî vala mabûn. Mesela ez AKP de ez ketme meclisi li feqet HDP bona zêde serê xwe raneke bona wê yekî qayyûm atamış kirin. Sobê çi me ez anha vê gavê heke AK Partî de min neşiyet biçim bêjme milletê derkevin bêjme milletê ka reya xwe bide. Tema te bêjte min dikot reya xwe bidme te çawa reya xwe bidme te. De çil min zêdehî kiriye? Hindî te kêmasî mi kiriye? Yani vê gavê AKP da yê derkevte sahê da bixebite çûnîne. Neşê derkevite, çawa derkevit mesela. Hêjayî gotiniyê ku deva di nava Tifaqa Milleta cih digire û dê berbijêrên wê ji lîsteya Partiya Gela Komarî CHP bikeve hilbijartinê. An ku hilbijêrên devayê dê di çardê gulanê da ser sindoqa dayîndanê dengê xwe bidin CHP. Arif Aslan, Dengê Amerîka. Partiyên siyasiyên beşdarî hilbijartinên çardeyî gulanê dibin li Tirkiyê duh yekşemê lîsteyên namzetên xwe ji bo parleman pêşkêşî li jineya bilind da hilbijartina kiriye. HDP dê bi navê Partiya Çep a kesik da namzetên xwe dest nîşan kirine. Xetcan Farqîn peyamnêra dengê Amerîka li Amedî û hevkarê me Ozlem Yasak jî li vir listê dî bi me re ne ji bo em behsê hilbijartina û pêşhatên hilbijartina bikin li Tirkiyê. Xecê dem baş min dixwest tişma re bîjî tiştîn û peyamên û nûçeyên û ser hilbijartina çi ne niha îro? بله دم باش وکی کتشی دست نشان کرد داخل دو ده نیسان روزا داوین را دست کرنا لیستین نامزد ابو جبروی اکو هری درنگی لیسته خو اشکره کر HDP انگو پارتیا کسکو چپ و کل سرناوی پارتیا کسکو چپ و اتفاقا کدو آزادی دا تو زانیب که به هلبجارتنه گلک ناوین سورپریز هبون هلبت و مرد دیدید کو به استراتژی کی هول دانه کو لیسته خو چکن لی حتی نهاش اسکان بجم نقاش سر نوا ددومن جبر کو یعنی هن پارلمانتر جیان هات نگوهرتن هن ناوی نوت دا هات نزده
آواکردن ناوێندان چاوەڕێکردنی دکارە بە مژارە گەلێک راپۆرتن خەجێ من دەخواست بزانم ناوێن کو نەچاوەڕێکردی کی بوون هاتن خەڵک بۆ نمونە سۆپرایز ببە يعني ناب اصل خدا هاتبو گوتن لنال هویه بون که بکن ناو لیسته يعني یک جوان از بیم جنگیز شاندار و حسن جمال دو روزنامه‌وان ترک که خودان تجربه این سالانه هر یکی 40 سال زیادتر از بهشم د کاروبار روزنامه‌گری کردن گلک تکلیوان ناو دولتی هر وسا د دما خودش بو پیواژه آشتی ده از باور کم ناو هیئتین روسپیا ده جدید گرت بون لسر خباتن کرده سر کرده گلک خبات من هنه لید علی کی داجی اویا تایبت دناو هدف پیدا کسین ترک اکوپشتا خود دن هدف لسروان نرازی بودن کی چیکو جبر کد بجن هم تمنیوان مزنه و هم جی یعنی نبدل هر کسیه لی ناوی نو هنه تزانی ناوی سورپرایز مبستمون او گلک صورت نو هنه یک شی کسکارم بجم تزانی هفته بوری لامده اتفاق کی کردستانی هات آواکرن بناوی آزادی و دموکراسیا کرد جویدر دو پارتیا مافو مروی و پارتیا کمونیست سروکی وان سینان چیفتورک و محمد کاماچ دناو لیسته هدف دا جیگرتن یک جوانی یک شیج آمده دامن هدف بله بمره ببینه تکایه اوزم مدخواست بزانم يعني او پارتین کو لیست پیشکش کرنه چند نامزد هنه چند جمعه لجمتا هنه جوانا بله داخل ترکیه افجارا یکی کو پارتیان سیاسی هلبجارتن گیشتی به سیستمک اوسا در دخن جبوی جبو همو پارتیان هم جبر هفالبندیا و هم جبر و سیستمی آماده کرنا لیستیان نامزدان گلک لهف کتی و دجوار بو لگور پسپوران و لگور راگاهاندنا وکی تزانی لیجنیا بلندیا هلبجارتنا 36 پارتی وک کارن دکevin بکاربن تکevin هلبجارتنا دست نشان کربو لی جبر هف پیمانیان و لیستیان و هر وها بندا هلبجارتنا تنی 26 پارتیان evkioxel listeyen xune namzetan dest nişan kirin ku evji evi lijneya hilbijartinan ya Türkiye yanko YSK servan namzetan evi le persine bike ku belgeva tamamen yanji maftarın ku teke ve hilbijartinan çanda maya hata biryara xabar hatta boviji ev listeyek demkiye evi çarde meheda hatta çarde mehe ji partiyen siyasi rabije ku ev belgeya ve namzetataki me ya ji ev ne maftare ku teke ve hilbijartına ev partiyen siyasi hatta şanzde mehe van kemasiyo xun çarde mehe bevorine kemasiyon xu tamam bakın o YSK ev hijde mehede listeya heri davi diyarbeke برای جارك دي فكر مجمع خجيدة أحمد خجي من دخواست يعني أم دزانن هذا بي لفانشة روجين بوري قال كي جرانيا خو جرينجيا خو داني بسر مثلا جنان ومثلا جوانان جي يعني من دخواست بزانم الليستة وان دا رجاء جنا جوانان چندي ديارة چندي بلندا هي استاتستيكي وصلنا هاتن يعني اشكره كرن لي تزانش خو كوتا جنيه هيش 150 جهده بدا هروسا مجلس جوانا عند هدا بدا گرك چالاكه اجبر وسدمي او پارلمانترا آمد درسیم دا وكا بردفكا مجلس جوانا لسا هات دسني شاكر افجار استانبول به از باور ناكم كو پر جوانن وكي 8 درسیم بن هات بن بجارتن چكو لسه كو هات بلاب كرن و امتداد بینن بلکه پارتیین کدر نافت فاقی ده هنه اگر جوان تده هبن لی حتی و کلیجی او استاتستیک نهاتن بلاب کن تشتی که او مجالات او ازم ون الاستودیو آخر و نیست قزم داده تشتی دست نشان بکم او یعنی لیسته که ازم جی گوز شارده مهیدا یسکا لجنه الوان وگر لیسته داوی الوره ارکرن لی هدف افجاری تبزانی دوزا گرتنه هی سر هدفی و گلک سیاستوانی وانش خو 56 پارلمانترانش 53
كسي وان يعني اگر هدف ورا قرتن نابي وانجي قد خبت السياسه دا ودنافي لسيدا سكرم بيجم كو جسيزه ده البرلمانترين كو دنافي يسكي كو نابي عند خطا سوردا يجي هنا لبالكي حتى وي دمي اگر برياره هدف ورا داين وقد خبب دبك نابورن غهرتنجي يعني احتمالك دفيرنج جي هي لوكي كو امزان انها براستيجي لسه هيجي نقاش كرنا هيجي نقاش كرن وحتى كي دو حتى جواكي بدوما يعني لي يعني خالق الامد تايبت ما برسي ما تقول قالون رازينه نرازينه او دبجن يعني اكو من البدرات دن يعني بارتيكيه هزكيه مجبوي دن يعني الشخص كتيه البجارتنجي هل بات الجوري بيفان وي بارتين اكو يعني سلوك ريفبرين وي بارتي او هجاديتنا لو ما كلنا نام زدنا كان بنرنا وصل خيات كاين نقاش قالك بدو من داخل تجد عقيب جمتها اوزنا مثلا الرجاء جنان وكو خجاج دبيجا بينجي صدينا لإجوانان بله افگری رژه کو جن د لیست یادا جه بگرته تبی کو استاتستیک که فرمی نگاتی راگاندن من بخواه و وکی بشه کردی مت خباتک تایبت و چکر داخل لگور و لیست یا وکی تزانی اوی 16 پارلمانتر دهل بجارتن دا جبو مجلس ترکیه ورن بجارتن لی بتواهی بوی جبو تواهی پارتیان به هزاران بربجاران سری لیدا با نامزدی به تواهیل دناوان هزاران بربجاران 765 جنان هاتنه دست نشان کرن. أظن من دخل بكرتي قد شمرة بالرابرسين نهاية فيداوي سر مثلا نامزدين سروكاتية چی بیجن؟ بله لگور راپرسین ناونگیا ناوا مها آداره و هری داوی یا و مهی کو 5 نیسان دا هاتی کرن خویاد که کو دنابرا اردوغان و کلشتاروğlu'ya da tene nezi dü جسدی دو فرقیه کو کلشتاروğlu da peşi daye de vere şeydacı dengin بربجرین سیاسیا محرم اینجا و سینان اوغان یا چاران اوی و پیواجوی دیاربکر و ساخویاده که. أظلم قال سپاس بخد جان فارقینجی جا آمدی راپرسیا که آژانسا رویترز روژا چهارشنبه عبوری پیشبینی دکه کو کرد اینانا دارایی لی ترکیه جارکه دی به 8.5 میلیارد دلاران تومار کریه اوجی به اگری بلندبونا اگر بلندبونا بهای زیر وزه لدمکی کو پیشبینی کرد اینان دی سال 2023 عنده دیگه تا 45 میلیارد دلاران داتاین آبوری نشان دادن کو کرد اینان آبوری ترکیه لما هادو شباطی برجای 51.4 صدی بو و گهشتا 12.8 مليار دولار أفا بالسلام زيادة بونا كرينا زيريا وغرانيا بهاي فاقوهاستنا وزو انرجيا لتركيا بردوامية بونا بهايا لتركيا ويا سدمكو قالك مع البعاتين باجار آمد ديار بكري دمها رمضان دا نكارن همو كلو بالين بيوستين رمضاني بكرن باميرا دنجي امريكا خارجان فارقين برينها افرابورتج مرشاندية انفلاسیون گران لسر حمی بشن جیان باندورا کپر مزن چکریه هر تشت رسدی 200-300 بهابونه سازیا استاتستیکیا ترکیه انفلاسیون رسدی 5 دست نشان کرده اکادمیسین سربخواه گروبا لیکولین انفلاسیون آواکرن بناو اناگه او دبیشن که انفلاسیون ترکیه نهاج سدی 112 نیوه دمها اداره دا انفلاسیون سدی 5 زده بویه هلبت وکی همی باجاران آمجید بن گرانیا بهایا انفلاسیون دایه گوشت بابویی رون بابویی آروان بابویی هر چیز بایه یعنی تشتک نای سندنیدی رفات اوکور روشوان آمده اوجد بیشه لسفریان بره دفتاری دا چند جوره خوارن داتانین لنها باش نکارن جوره یکیشی چیکن او بهایا جیانه به پیوا خلایی بناسده که او فقیر مرا برای ده چشید yemek درسر سنی آگاه یا چای پنیر چای توراق اشتباه چای زیتونه yemek تنا اوی فقیر مگو برای باو کالی مدگو غلا ما وجه تونکا بسینی غلا ایزاتنا
نری ولی المها رمضان ده هن خوارن هنکو جنگرن سفرین فتاریانه آواسوسه عجین شیرانه هلبت جگر آمده جی خملا سفریانه لیج پارو ایسال گرانیک مزن هیکو ادمرو جوان خوارنان جی محرومانه وکی هرچتی انفلاسیون لوانجی خستیه نوزاد پوسته 30 سالان یه عجینه کد بیجه پورسیون پار به 25 بو ای سال جپنجی به خاطره ای سال پاری که در تشتا پاری که اینکی زام بود یعنی ایرو ترکی ایوان امرو فرتاج که ایرو ترکی حوایی 6-7 میلیونه مارول که 15 میلیونه جبنا اینکی مصرفاوی گرانه حتی از دست میوره هم کارن انسان مرا همین که کماتی دیدن حتی پار حتی پیرار متوردا که اروان 105 میلیون اما کسی 505 میلیون بورما قضایف دیاربکریه دناو دا تیرا خو گوز هی به نویشک چید به کیلو اوی 100 لیره قضایف جوره یک شیرانی آمده کو کیلوی گهیشتیه 200 شیرانی جی ایدی بویه خوارنا سفرین دولمندان فرق پر مزن دناو رمضان پارو ای سال ده هی پار در روژک ده ملگوری ای سال بازده سینی زیده تر شیرانی دفروت لی رمضان ای سال ده کارامه جسدی 5 کم بو شیرانی کو پار 100 لیره بو ای سال بو 105 لیره دمها رمضان ده عادتا گلک مالباتن اکو فتاری اخوال دربا بکباب جگره وکن لی ای سال مالباتک و جسی اندهمان بخوازن شیوه لدکانا کبابان بخن لازمه که نزی 500 لیره شعب درخن ملت نکاره مثلا ملت عسکری اجرت شغله ذاتن او کرا بده برای لقانت دنانه بخه نکاره یعنی خیم ناکه او فرا خیم ناکه پشتی هلبجارتنه مترسی هیه که انفلاسیون جوی حالی خرابتر ببه حجی جان فارقین رنگ امریکا آمد وزیر دعوی بری امریکا ویلیام بار گفت دونالد ترامپ سروکی بری امریکا چالک جخوار کولا جبر جمارک پرسن قانونی کوی خستی نافدا وسط دیاره دلاواسترین نامزد کماری به جبهه بجاترین سروکاتیه ده هفته وینه که ده دگل برنامه دی سویک تلویزیون ای بی سی ویلیام بار گفت ترامپ خو خست چالکی به وشارتنا بلگنامه نپنی دمالا خدا و هر وسط بهاندان ایریشان لسر کنگرسی لششی مهایک سال 2020 وی گفت جی از عجیب گرتی نامینم که وی افهمو پرسن قانونی هنه وزیر دادی حکمت ترامپ گفت بری او جکاری خود درکبه وی اف هجداری دابون ترامپ لی گفت جی وی باوری نینا به هیزا قانونیا همو 34 تومت لدیجی ترامپ هاتیندان لدادگاه نیویورکی حکومتی امریکا دەڵێتن تانە لە بریارێکی دادوەری فدرالی ویلایەتی تەکساس دەداتن کە پەسەندکردنی 20 ساڵەی حەبی لە باربردنی مناڵ ڕاگرتووە. بەڕێوەبەرەتی جۆ بایدن دەڵێت پێداچوونەوە بە بڕیارێکی دادوەرێکی فیدرالی بنکە لە ویلایەتی تەکساس دەکات ئەوەی ڕادەستگەیشتن بە حەبێکی منداڵ لە باربردن ڕادەگرێت هاوکات ئاڵنگاریە یاسایەکان بەردەوام دەبن و فشار بۆ بەردەوامی ڕادەستگەیشتن بە دەرمانەکەدا دەکات دەرمانەکە پێی دەگوتێت میفپرستۆن و بۆ پتر لە 2 دەیە گڵۆپی سەوزی بۆ هەڵکرا بوو بەڵام بڕیارەکەی دادوەر ماثیۆ کاچماریک لە هەینیدا فرۆشتنی ئەو حەبە دەکاتە نایاسایی لە کاتێکدا تانە لە دژی ئەو حکومە لە دادگاکاندا دەدرێت دادوەر ماثیۆ کاچماریک ماوەی 1 هەفتەی داناوە بۆ ئەوەی بڕیارەکەی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە کاملا هێرس جێگیری سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ڕاگررتنی حەبەکە لە دژی مافەکانی ژنانە. هیچ گومانی تێدانە کە جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا و خودی خۆم پیشگیری لە ژنانی ئەمریکا دەکەین و هەرچی لە توانەماندا هەبێت دەیکەین بۆ دڵنیابوون لەوەی ژنان مافیان بۆ بڕیاردان سەبارەت بە خزمەتگوزاری تەندروستی خۆیان هەبێت. مافی پرستۆن بەشێکە لە سیستمی دوو دەرمانی کە بۆ لە باربردنی منداڵ بە دەرمان لە 10 هەفتەی یەکەمی دووگیانیدا بەکاردەهێنرێت ئەم دەرمانە بۆ پتر لە نیوەی حاڵەتەکانی لە باربردن لە وڵاتدا بەکاردەهێنرێت گروپەکانی دژی لە باربردنی منداڵ ساڵی ڕابردوو سکاڵایان لەسەر بەڕێوەبەرەتی خۆراک و دەرمان تۆمار کرد و گوتیان دەستگاکە پرۆسەیەکی نادروستی 2 دەیە لەمەوبەر بۆ پەسەندکردنی دەرمانەکە بەکارهێنا بوو. من دەمەوێت سپاسی ئەو کەسانە بکەم کە منیان گەیاندە ئەم خاڵە یەکەم و پێش هەموو شتێک سەرۆک ترامپ
کاچماریک ئەوەی چالاکوانێکی پێشووی کریسیانی نەریتپارێزە بڕیاری لەسەر خودی ئەو تانەیە نەداوە، بەڵام لە ئێستادا بۆی دەرکەوتووە شیانی سەرکەوتنی ئەو دۆزە یاساییە هەیە. سەبارەت بە دیمەنی یاسایی ناجێگیر لەمەڕ منداڵ لەباربردن، دادوەرێکی فیدرالی لە ویلایەتی واشنگتن ڕۆژی هەینی فرمانێکی وەک دەردەکەوێت دژبەری دەرکرد و ڕێگری لە ڕێسادانەرانی فیدرالی کرد کە ڕادەستگەیشتن بە هەمان دەرمانی منداڵ لەباربردن نەگۆڕن. پسپۆرانی یاسایی دەڵێن ناکۆچی لە نێوان ئەو دوو بڕیارە دەبێت لەلایەن دادگا باڵەکانەوە یەکلایی بکرێتەوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. كربداسن عربستان السعودي اللي يمن دانستاندن دكن دقل سر هلدان حوثيين كو إيران بشتنجريه لوان دكا وك باشك جهول النفنة ويجبو لها فاتني وداوي إنانا شرنا صالي ميديا سر بحوثيان فادوه يكشم يقود كو شاندي عربستان السعودي وي عماني قاشتن صنعاء بايتخت يمني داكو بكربداسن حوثيان را لسر اقربستكا ما يندا دانستاندن بكنو تفليبونا لشكري الرياضي د الشر دم دريجي يمن دا بالداوي بينن وسازيكا خزمت بيوانديان دي بيجا قميكا كو 400 كسوارن وين ناد دريا نافا راستا دنيف برا يونانستان ومالطا دا آسي معايا لقورا فيديو انقاشتنا دزگهن راقاندني كس خول قميين ناكا خويي بشتي زدبونا قميو قايغن پنابران دريا نافاراست را كو برف أوروباتين براني جوالاتين باكوري أفريكانا رخصتيكا ألمانيا تشافدريا دريا عند بيشتن وان قايغاك ديتيا لنزيك دو قميين بازرگاني ودا صلادارين مالطا فرمان دايا وان قميان كوانا رزقار نكن لي بدنوانا واللي قرا هنك بيوندين تليفونان جي سوارين وقايغي بنابرن جي ليبيا همو صالح لمانجي رمضان دا كاكيكاني هلبچا كاپيكاتيكي آيني جاوازي بارزگاي هلبچن چند چالاكي جاواز بورزگرتن لمانجي رمضان و پیروکارانی آيني اسلام انجام دادن كا بروجو دبن چند انداميكي كوملگاي كاكيكان با پیامري دنگي امريكا فرحان هوراماني دالن دمانويت سيمايكي بيكوجياني آينيانا زياتر گەشە پێ بدەین و ئاینەکانمان پێمان دەڵێن ڕێز لە هەموو ئاینەکان تر بگرن. ئەڵۆ سەرتاشێکی کاکەیە و بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە هەموو ساڵێک سەرتاشخانەکەی لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزاندا دەکاتە بێ بەرامبەر و لە ڕۆژانی ئایندەشدا تا کۆتایی مانگەکە بە ڕێژەی لە 150 داشکاندن بۆ کرێی پیشەکەی دەکات. دوو مەبەستە پێچێ هەم پێکەوژیانی ئاینی زیاتر بتەوترەکە لەبەی نێوان ئاینەکانە هەم ئەرکێکی کۆمەڵایەتی و ئەرکێکی ئاینی خۆم ێزانم کە ڕێز لە ئاین و ئاینزاکانی تر و بۆنە ئاینیەکانیان بگرم. لە مانگەدا کاکەیەکان کە پێگاتەیەکی ئاینی جیاوازن لە هەڵەبجا تەواوی دوکان و شوێنە گشتەکانیان دادەخەن و ڕێز لە مانگی ڕەمەزان دەگرن. وەکو هەر تاشێکی مسلمان کە مانگی ڕەمەزانیەت بە زۆری پابە دەبن بۆی کە خواردن و خواردنەوە لە دەرەوە لە پێشچاوی ڕۆژەوانەکان نەخورێت و هەروەها بۆنە و مناسەبەکان بۆ منە لە مانگی ڕەمەزاندا من هەرگیز بەبیرم نایە ئاهەنگی بوو گواستنەوە حەفلات و ئەوانە کرابێ لە ناو ئێمەدا و تا حدێکی زۆر پابندێک هەیە بە ڕێزگرتن بەم مانگەوە. گەنجانی کاکەیی بۆ مانگە هەموو ساڵێک خولێکی وەرزشی دەکەنەوە و لە ڕێگەی وەرزشەکەیانەوە بەیامی پێکەوەژیانی ئاینی و ڕێزگرتن لە ئاینەکان دووپات دەکەنەوە. وەڵای وەکو کاکەیەکان بە چاوێکی ڕێزەوە سەیری مانگی ڕەمەزانی پیرۆزەکەین چونکە هەر لە کۆنەوە لەم شارا وەکو براپێکەوە ژیاوین و زۆر ڕێز لە یەکەگرین ئەمان ڕێزێکی زۆر لە ئێمەگرن ئێمەش ڕێزێکی زۆر لەوانەگرین و ئێمەش لەبەر ڕێزی ئەوان ئەم خولەمان کردوێتەوە. لای خەڵکی هەڵەبجە بەگشتی ئەم مامەڵەیە لە نێوان موسڵمان و کاکەیەکان مێژوویەکی دێرینی هەیە و پارێزگاری لێ دەکەن. لێرە ئاینداری جۆرێک کراوە بە جۆرێک لە جۆرەکان هەمیشە جۆرێک لە هارمۆنیای تێدا بووە لە سنووری هەڵەبجە بوو. تەسەوەر کە جوولەکەکانی هەڵەبجە چوون لای شێخی حیسامەدین داوای لە کاتی نۆژەنکردنەوەی دەیر و کەنیسەکەی خۆیان بۆ نمونە چوون
چون لای ئەوان داریان ینی وتویانە ئێمە پێداویستیمانە ئەوێ گەورەترین شاداری زەڵم کە پێی دەڵێن چنارە گەورەی زەڵم بەخشیویەتی بەوان. سیماکانی پێکەوە ژیانی ئاینیانە لە هەڵەبجە لە ڕابردوودا لە نێوان ئیسلام و جووەکان و کاکەیەکان مێژوویەکی جوانی شارەکە بوون. ئێستا کە جووەکان لە هەڵەبجە نەماون، کاکەیەکان و مسلمانەکان درێژە بەو مێژووە ئاینیە دەدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بهیڤیا من خوش سباهی دیسان مجوانە دگەلوە و بەرنەمەکە دیە کورد کونەکشن هەتا وی دەمی و هەموو دەمانژی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ.